سلام علیکم و رحمت الله و بەرەکاتوو. لە دوێنێەوە میلیشاگانی پارتی زیاتر لە 200 مسلمانی شاری هەولێر و هەنێکی دەوروبەریان دەستگیر کردووە و ئێستا لە ئاسایشی گشتی تقریبان لە بینی 200 بۆ 250 مسلمان دەستگیر کراوە لە دوێنێەوە لەو ڕەشبگیری دوێنێدا کەوا لە ناو بازاری هەولێردا لە دەوروبەری قەڵا چەتەکانی پارتی ئاسایشی یەزیدی و هاواری و عەرەبیان هێنابوو بۆ دەستگیرکردنی مسلمانانی هەولێر. ئەوەی کە ڕیشی پێوە وایە لە ناو هەولێرە لە ناو دەوروبەری قەڵا ئەیان گرت، ئەوەی تەسبیحی بەدەستەوە وای ئەیان گرت، ئەوەی بیان زانایە حوبێکی دینی هەیە سیمایەکی دینی هەیە ئەیان گرت. دوێنێ ومێت خۆشناو بەرزان قەساب هێرشەڕەش و میلیشاکانی تر خۆیان هاتبوونە ناو قەڵا، هاتبوونە چایخانەی میسکۆ، خۆیان سەرپەرشتی ئەو ڕەشبگیریانە کرد، ڕەشبگیری دژی مسلمانانی هەولێر. وەرە بنەماڵی مەسعود بەرزانی ئەوەنە نامرد بن بچن یەزیدەکانی خۆیان کە مەسعود بەرزانی ڤیدیۆمدان ئەو خۆی تەوافی لالشەکە، سیروان بەرزانی خۆی تەوافی لالشەکە، بچن سیقیان بە خەڵکی هەولێر نەبێ، سیقیان بە ئاسایشی هەولێر نەبێ، بچن ئاسایشی یەزیدی و عەرەب و هاواری بێنن دژی مسلمانانی شاری هەولێر. لە پێناو چییە؟ لە پێناو ئەوەی کە بەرگری نەکەن لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. مەسەلەی ڕێپێوان و گرتبوونەوە شتێکی نۆرماڵە، مافی هەموو کەسێکە. ئەو کشە پیسەی کە جنەی بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وڵەتی نەبوو، پێویستیشی بە وڵەت نەبوو، ئێستا پارتیەی پارێزێ، بەڵام ئەگەر مسلمانێکی شاری هەولێر بەرگریکە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوە مافی نییە، ئەو مەڵەتی نادرێتێ، بە بێ مەڵەتیش بگا لێدرێ ئەگیرێ سوکایەتی پێکرێ. وەکو بینیتە دوێنێ لە هەولێرە ترسی پارتی نیشاندا لە ڕوخانی، بە ئەڵڵا قەسەم پارتیە ڕوخێت، زۆری نەماوە دڵنیابن هەم پارتی هەم یەکێتی ئەڕوخێن. بۆیە ئەوەی دوێنێ کە ڕوویدا شتێکی زۆر گەورە بوو، ئەوەی دوێنێ کە ڕوویدا 250 مسلمان گیراوە. ئێمە ئەگەر 1000 مسلمانیشمان شەهید بێ لە پێناوی بەرگریکردن لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر نۆرماڵە، زۆر عادی، هێشتا هیچمان نەکردووە، چونکە پێغەمبەری خوا مقدسە. وانەیەکی وامان فێری پارتی و تیموچەکانی پارتی و ملحیدەکانی یەپەگە و پەکەکە و منافق و مشریەکان کرد کە جارێکی تر غیرەتی ئەوە نەکەن لە ناو هەولێرە باسی پێغەمبەری خوا بەخراپە بکەن صلی الله علیه وسلم. ئەوەی باسی پێغەمبەری خوا بەخراپە بکات دەمیێشکێنرێ. تەواو پارتی عاقڵ بوو حەو پشت هەرچەندە زۆریشی نەماوە، بەڵام ئەم کاتە کەمەی کە ماوێتی پارتی پێشەوەی لە ناو بچێت تەواو عاقڵە بێ، ئیتر ناوێرێ بە هیچ شێوازێ باسی پێغەمبەری خوا بکات صلی الله علیه وسلم. بە هەزاران مسلمانی بە غیرەت و جوامێر و بە شەرەف و بە کەرامەت لە هەولێرا ماون کە بە خوێنی خۆیان بەرگری لە پێغەمبەری خواکان صلی الله علیه وسلم. ئەو مسلمانە بە ڕێزانشی کە گیراون ئێوە ئەڵڵا تەعالا فەزڵی خۆی داوە بەسەرتانە کە لە پێناوی دیفاعکردن لە ڕەسوڵ الله تووشی ناڕەحەتی بوون، تووشی سجن بوون. ئەوە سەرفرازیە بۆ بنەماڵەکەتان، بنەماڵەکانتان ئەبێ شانازیتان پێوە بکە. ئێوە لە پێناوی خراپەکاری و گوندی لوبنانی و فەسادی و خاکفرۆشتن و دزی و ئەوە نەگیراون، لە پێناوی بەرگریکردن لە ڕەسوڵ الله گیراون. پارتی گوندی لوبنانیە پارێزێ، تەنتە و نێرباز و ملحید و کافر و جاسوس و مخابراتی وڵاتانی تر هەموویە پارێزێ، هەمووی حڕن لە هەولێرە، بەڵام مسلمانێکی داوێن پاک و ئەخلاق پاک لێ داوای کوژێ و ئەی گرێ و ئیهانەیەکە ئەوەی خاتە سزنەوە. بۆ یەکۆتایی پارتی زۆر نزیکە. دەیوسەکانی گوندی لوبنانیە پارێزی حرەساتیانەکە، شیعی بەغا بێن لە گوندی لوبنانیا خۆیان بەتاڵکەنەوە بڵێن عەربیل حلوە، وەڵڵا قەریەت لوبنانی حلوە، کاکە بەرزانی حلوە، پاشەوەی کە بەتاڵ بوونەوە. واتە پارتی دەیوسیەکە بۆ شیعە و بۆ لوبنانی و بۆ فارس و بۆ ئەوە. ژنی بەرەڵاو لە شفرۆشێنێ لە گوندی لوبنانیە و حرەساتیانە کێشێ و ئەوانیش دێن بۆ خۆیان زیناکەن و باقی وەسەلە. ئەرەوەڵا لە هەولێرا بووە بە شوێنی خۆ بەتاڵکردنەوە گوندی لوبنانی نەک هەولێریت. ئەگینا هەولێرەوە قبوڵ ناکە، هەولێر لەگەڵ پارتیان نییە. ئەوەی کە پارتی خۆی سەپاندووە بەسەر هەولێرا کەمینەیەکی پیسن بە ئاگر و ئاسن، بۆیە پەنایان بردوتە بەر یەزیدی و هاوارەکان بۆەوەی بێن دوێنێ کە بازاریان کردبوو بە مەعەسکەر، یعنی دوێنێ ئەوەی کە لەوێ بۆ بینیوێتی بازار تەنرا بوو 2000 3000 4000 خاولی هەڵگر و چەتەی پارتی بە مەدەنی بە جولبەرگی عەسکەری بە کڵاوی ڕەساسی بە ماسکەوە تەمەنەوەشی ترسا بوو بە ماسکەوە مەدەنەکان ماسکیان کردبوو بۆی نەناسرێنەوە، بەڵام خۆر بەسەرتان خۆر بەسەر ئەمە لە مسلمانێکی کەمینە کاتون ڕێپێوانی بکەن ئاوا ئەترسن جاوەرە 100 مسلمان دەست بەنە چەک بێراوەڵا بنەماڵەی بەرزانی نییە، حتا وەکو بلەو بەرزان ناوەسن هەر هەولێر جێهێڵن. کورە پارتی هیچی نەماوە لە هەولێرە، ئێوە سەیری مەکەن ئاوا خۆیان عەرزەکەن و بەخوا دەردی ئەڵێ یەک تۆزیان ماوە. هەولێری مسلمانانە، یعنی تر وازان تاوایسا مسلمانیان گرتووە ئیتر هەموو شتێک کۆتایی پێ بێت و ێ باشە پارتی هەر مسلمانێک کە تۆ گرتووتە بنەماڵەی هەیە لە هەولێرە، ئەو بنەماڵە کە سوکاری هەیە، ێ باش ئەوە جا دەنگداتەوە لە هەولێرە پارتی ئەم کوڕیانی گرتووە لەسەرەوەی دیفاعی لە ڕەسوڵ الله کردووە صلی الله علیه وسلم. وەڵڵا خۆت پێی سوکەبی، ئەمە سەلمێنەری ئەوەیە کە ئێوە ملحیدن، ئێمە چەندێک هاوارەکەین پارتی مرتەد و ملحید و پیسن،
میلیشیان خەڵک هەنێ خەڵک بڕوا ناکە بەڵام خۆیسە بینیتان پارتی ڕێگە ئەدا بەوەی سوکاتی بگرێت بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مۆڵەتەدا بەڵام ئەگەر کەسێ بیەوە بەرگری لە پێغەمبەری خوا بگات لێدا ئەی کوژە ئیهانەیەکە ئەی بڕێ ئێستا ئێزانن ئەمانە چەند مولحید و پیسن ئێستا ئێزانن ئەمانە چەند دژە دینن کەسانێکیش نەشتا شوێنی پارتی کەوتن خۆیان بە موسڵمان ئەزانن با ئەڵڵا قەسەم مەکو ئەوان مرتەد و کافرن با ئەڵڵا قەسەم لەگەڵ مەسەد بەرزانیە حەش دەکرێن کە با تەوافی لالشەکە ڤیدۆگەم داناوە کاکە ڤیدۆگەم داناوە کە تەوافی لالشەکە وەرە أعوذ بالله من الشيطان الرجيم ولا بيت توافي لالش كي توافي شيطان كي بو يزيدي سروكي بارتي مسعود برزاني توافي شيطان كابو يزيدي لا حول ولا قوة إلا بالله يكشي تربيلم شو برايان لقد شان شهادك قسمان كرد دوينه لبردن شايخانه مچكوه دانەیەکە یەزیدیە یا هاواریە نازانم سمێڵ ڕەشێکە تقریبان سەر و شێوازی نزیکی عزیزی وەیسی ئەمەدان عزیزی وەیسی ناسن سەر و شێوازی وەک ئەووا بووە ئەو نەبووە بەڵام نزیک بووە لەو لە بەردەم چایخانەی مچکووە جنێوی بە ئەڵڵا و جنێوی بە پێغەمبەری خوا داوە مەعاذەڵڵا ئەوانەیشی کە لەسەر کورسەکان دانیشتون هەمووی سەگی پارتی بۆ بە جلوبەرگی مەدەنیەوە چاوەڕێ بوون هەر کەسێک بێک پەلاماری ئەم یەزیدیە یا هاواریە بدا کە جنێوی بە ئەڵڵا و ڕەسوڵ داوە بێسەر بیگرن واتە وەکو تەڵەیەک دایاناوە بەداخەوە ڤیدۆ نەکراوە چکە هەر کەسێک لەو دۆرە موبایلی دەربێنا یەکسەر لیانە سند و مبالەکەیان ئەبەر چەتەکانی پارتی ڕەحمەتی ئەڵڵاتان لێبێ هەر کەسێک ڕسمێکی ئەو هاواری یا یەزیدەکە جنێوی بە ئەڵڵا و بە ڕەسوڵەکەی داوە لە هەولێرە کە ئاسایشی پارتی خۆی گوتوێتی وا بکە ئەگەر ڤیدۆیەک ڕسمێک شتێکتان لایە بۆ بنێرن زۆر ضروري ئەو ڤیدۆیە یعنی خەڵک بڕوا ناکە هەتا ڤیدۆکەی پیشان نەدەم ڕەحمەتان لێبێ ئەگەر ئەوانەیشی لە مایلە سراوەتەوە بچن بهێنەوە ڤیدۆکەیەتەوە ئەو ڤیدۆیە زۆر گرنگە ئەو ڤیدۆیە توانین شۆڕشێکی بەپەرپا بکەین ئەو ڤیدۆیە لوتی بنەماڵی بەرزانی و چەتەکانی پارتی پێشکێنرێ چکە کۆمەڵی عەشەتی بەڕێزەیە هێشتا ڕەنگە تۆزێکیان تێدا بێتەوە بەڵام با ئەویان پیشاندەین جاو کاتە با پارتی بزانێ چی کردووە ئەوەی کە کراوە هەر هەمووی بەزایری پارتی کۆتاییە مسلمانان سەرکەوتوو بوون مسلمانان وانەیەکی پارتی مولحیدەکانیان دادا ئێمە نەک بەگیران بە خوێنی خۆمان ئامادەی بەرگری لە پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم إن تنصروا الله ينصركم ويثبت أقدامكم ديني الله سرخة الله سرتخا وبيكانش جيگیرەکە بەرگری بکە لە ئیسلام الله بەرگریت لێیەکە و پێیەکانیشت جێگیرەکە. السلام عليكم ورحمة الله وبركاته.